سلااوان لەبێت هودا عوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. بە پێی راپۆرت و ڤیددیۆی گەیشتوو بەرەخراوی یەنگاو سەرڕای گوشار و هەڕەشەکانی پێشتری کۆماری ئیسلامی ئێران تانووکە کاسبکاران و بازاڕیەکانی کوردستان لە 11 شاری ڕۆژهەڵاتی کوردستان لە مانگرتنی گشتی بەردەوام. ئەمڕۆ هاوکات لەگەڵ یەکەمین ساڵیەتی کوشتنی ژینامینی بەدەست پێشخەری شارەوانی دێمی پاریس و بە ئامادەبوونی ئان هیدالگۆ سەرۆکی شارەوانی پاریس ڕێوڕسمیکردنەوەی پارکێک بە ناوی ژینا مەحسامینی بەڕێوەچوو. وسە ناجەبار فەریجی وتەبێژ وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاند قەیرانی بەرزبوونەوەی نرخی پێداویستی خۆراکی بەهۆی بەشە خۆراکی مانگانی هاوڵاتیانەوە کاریگەری نەکردوێتە سەر عێراق چونکە لە کاتی خۆیدا هاوڵاتیان پشکەکانیان وەرگرتووە. مستەفا سەنەد پەرلەمانتاری شۆڤێنی ئەندام لە لیژنەی دارای پەرلەمانی عێراق شەوی ڕابردوو لە پۆستێکدا ڕایگەیاند داوام لە پارێزەرەکەم کردووە سکاڵا لەسەر ئەنجومەنی وەزیران تۆمار بکات ئەوەش بەهۆی پێدانی سولفا بە هەرێمی کوردستان کە لە دەرەوەی شایستەی یاسایی بودجەدایە. ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە پێی پێوەری نێودوڵەتی بەکارهێنانی ئاو بۆ هەر تاکێک لە ڕۆژێکدا 250 لیترە بەڵام لە هەرێمی کوردستان بڕی بەکارهێنانی ئاو بۆ هەر تاکێک 500 لیترە بەەوەش هاوڵاتیان زیاتر لە ئاستی دیاریکراوی نێودوڵەتی ئاو بەکار دەهێنێت. پۆلیسی سلێمانی ڕایگەیاند دوایەوەی چەند هاوڵاتیەک سکاڵایان تۆمار کردووە کە بە شێوی جۆرا و جۆر پێڵیان لێکراوە و پارەیان لێسەنراوە. هێزەکانی پۆلیس لێکۆڵینەوە بە دوواداچوونەکانیان دەست پێ کردووە تۆمەتبارێک دەستگیر کراوە کە لە کاتی لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە کە بە شێوی جۆرا و جۆر پێڵی لە چەند کەسێک کردووە بە ناوی هاوسەرگیری شەوە ژنێکی هەڵقەڵەتاندووە و پارەی لێوەرگرتووە. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.